لەگەڵ بەردەوامی کۆبوونەوە پێنج قۆڵیەکان بۆ ماوەی چەند مانگێک لە ساڵی ڕابردوودا بۆ چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم خۆپیشاندان لە شارەکانی هەرێمی کوردستان دەستی پێکرد و داوای ڕاگررتنی کۆبوونەوەکانیان دەکرد. ئەو کات بەشێک لە میدیاکان و چالاکانی مەدەنی و هاوڵاتیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە داوای ڕاگررتنی کۆبوونەوەکانیان دەکرد بەهۆی ئەوەی لایەنەکان نەدەگەیشتنە هیچ ئەنجامێک. دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر ڕاگررتنی کۆبوونەوەکان و پەکخستنی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان، ئێستا ئەوانەی پێشتر داوای ڕاگررتنی کۆبوونەوەکانیان دەکرد هەوڵی دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان دەدەن. پرسیارەکەژەوەیە ئەو کات داوای ڕاگررتنی کۆبوونەوەیان دەکرد بێ ئەوەی بەدیلی کۆبوونەوەیان پێبێت، ئێستاش داوای دەستپێکردنەوەی دەکەن بێ ئەوەی دەرەنجامەکانی بزانن. ئەم دوو فاقیە لە نێو لایەنە سیاسیەکان و هەوادارەکانیاندا تەنها لە کۆبوونەوە پێنج قۆڵیەکاندا خۆی نابینێتەوە، بەڵکو زۆرێک لە جومگەکانی سیاسەتی لە هەرێمیشدا گرتووەتەوە. پێشتر پارتی داوای لە یەکێتی و گۆڕان دەکرد بۆ ئەنجامدانی کۆبوونەوە و دەستپێکردنەوەی گفتوگۆکان، بەڵام ڕازی نەدەبوون. ئێستا یەکێتی و گۆڕان داوا لە پارتی دەکەن بۆ کۆبوونەوە و پارتی ڕازی نابێت. پارتی دەڵێت تاک تاک دەتان بینم و گۆڕان و یەکێتیش دەڵێن نەخێر بەجووت. یەکێتی و گۆڕان دەڵێن بەرزانی سەرۆکی هەرێم نییە و بەپێی یاسا ماوەکەی تەواو بووە، بەڵام لەگەڵەوەشدا فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم وەک نوێنەری بارزانی دێتە سلێمانی و یەکێتی و گۆڕانیش پێشوازی لێ دەکەن و لەگەڵیشیدا کۆ دەبنەوە. بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسیش زۆرینەی لایەنە سیاسیەکانی هەرێم لەگەڵ ئەوەدا نەبوون کە بارزانی لە سەرۆکایەتی هەرێم دوور بخەنەوە، بەڵکو ئامادە بوون 2 ساڵی تریشی بۆ نوێ بکەنەوە، بەڵام بەو مەرجەی سیستم ببێت بە پەرلەمانی و لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم بکرێتەوە. بەڵام لایەنە سیاسیەکان ئامادە نەبوون ئەوە بە لایەنگرەکانیان بڵێن و لە میدیادا باسی بکەن، بۆیە لایەنگرەکانیان بێهیوا بوون لەوەی کە پێشتر لایەنە سیاسیەکان بانگەشان بۆ دەکرد. ئەوەی لە ئێستادا نوێنەری وڵاتان و لایەنە سیاسیەکان و چالاکانی مەدەنی هەوڵی بۆ دەدەن و نێوەندگیری دەکەن چالاکردنەوەی پەرلەمان و دەستپێکردنەوەی کۆبوونەوە پێنج قۆڵیەکانە، لە کاتێکدا ئەم شتانە لە پێش زنجیرە خۆپشاندانەکانی پاردا هەبوون، کەواتە دۆخی سیاست لە هەرێمدا 2 هەنگاو دەچێتە دواوە و ئینجا هەنگاوێک دەچێتە پێشەوە.